بەڵامی بینی گەنجێکی زۆر زیتەڵ و لێ هاتووە. سەلاحەدین نزیکی کردەوە لە کاتێکە قەسری گرت، ئەو هەموو پارە و ئاڵتون و سەروەت و تاج و مرواری و پارەی تیا بوو، وتی قەرەخۆش بچۆ ئەو قەسرم بۆ بگرە دەست و ئیدارەیکە. قەسر کەوتە بەردەستی قەرەخۆش. قەرەخۆش نەبوایە هەر پیاوێکی تر بوایە لەم سەردەمەیە لە عەلمانیەکان خیانەتی لێ کرد و پرپۆڵێکی تیا ناهێشت. قەرەخۆش نەیهێشت، پرپۆڵێکی لێ بچێتە دەرەوە. ئاوا دەستی کرد بەسەر ئەو دەسەڵاتەیە. قەرەخۆش بە معنای ئەمڕۆ مهندسی عەسکەری بوو، مهندسی سەربازی بوو. لەبەرەوە سەلاحەدین بینی ئەوە قەلعەی جوان لێدا ئەم پیاوە، دەستی زۆر ڕەنگینە. ئەم پیاوە ئەتوانێت شورا بە دەوری قاهیرەیە دروستکە. ئەم پیاوە پیاوێکی زۆر گەورەیە، زۆر ئیداریە. سوبحان الله هات چی کرد؟ هات بۆ ئەوەی کە حکمی فاتمیەکان کەم کاتەوە، حکمی خەلیفە کەم کاتەوە. خەلیفەی فاتمی لابەرێ چی کرد؟ ئەڵێ هەموویانی دەست بەسەرا گرت، ژن و پیاوی لێکجاکردنەوە. وتیانەوە قەرەخۆش، ئاخر ئەمە حکمی قەرەخۆشت خواوەرە تۆ ژن و پیاو لێکجاکەیتەوە. وتی نابانەوەیان لێ نەکەوێتەوە. سبحان الله، سێرین پیاوە چۆن بیری کردوێتەوە. فعلەنی جوا بوو. هەر خەلیفە نەوەی لێکەوتەوە لە نەوەی ئیسماعیلەکان ئینجا هاتن شتێکی تر پەرتیان کرد، ناویان نا شیعەی نزاری کە باڵتنیەکان و کە خەڵکێکن کە بە درێژایی تاریخ ناویان بە قەرامیتەکان بە خراپی هاتووە. لەبەرەوە هەردوو مناڵیان لێ ئەکەوتەوە، ئەبوون بە دوو تیرەی تر، ئەبوون بە دوو بەرەی تر. لەبەرەوە قەرەخۆش حکمێکی زۆر جوانیە کرد، زۆر ئیدارەیەکی ڕەک و پێکێ کرد. لەولاوە قازل فازل توانی جێیش ڕێخا، قەرەخۆش توانی وڵات ڕێخا. وڵاتی کردبوو بە ماستی مەی و کوردەڵێ. بەڵام بەداخەوە ئەوانەی کە ڕقیان لە قەرەخۆش بوو هەستان چیان کرد؟ هەستیان کتێبێکیان لەسەر دەرکرد، الفەشفوش فی حکمی قەرەقوش. هەڵستان گاڵتەیان بە قەرەقوشە کرد. ئەمە کابرایەکی نەسڕانی بوو بۆ ئەوەی کە لە حکمی قەرەقۆش بە بڵێ قەرەقۆشی چی نەزانیوە، بیکا بە گاڵتەجار بۆ ئەوەی کە خەڵک بە نوکتەکانی پێ بکەن. لە کاتێکا قەرەقوش پیاوێکی دانا نەبوایە 30 دانە ساڵ لە خزمەتی میسر و دەوروبەر و سەلاحەدین و خلافەتا نابوو، جێی نابووە. بەڵام سبحان الله پیاوێکی زۆر دانا و عاقڵ. بۆیە تکام وایە هەر کەسێک لە کووردا لەمودووە ئەگەر حکمێکی دانای هێنایە پێشەوە، توانی وڵاتێک بڕێوە بەرێ بڵێن ماشەڵڵا ئەڵێ حکمەکەی قەرەخۆشە. ئاوا با ئەم نەزرانە، چکە مە هەمووی نەزرەی ئیعلامە ئەم خەڵکە لە بەرچاوی ئێمە ناشرین نەکات. ئەم گەنجە، ئەم کوڕا حتا ئەڵەن کاتی خۆی لە نەسرانیەتەوە هاتووە، موسڵمان بووە، بەڵام زۆری لەدەست هاتووە، زۆری کردووە. سەلاحەدینی ئەمەشەکە ئینجایەت محکەمەی فیدرالی دروست دەکات، قاضی دانێ لەناو چێ دانێ باشە؟ الفەقیه عیسە الهەکاری. عیسای هەکاری دانێ. ئەم پیاوە خەڵکی چۆ بووە؟ هەکاری بووە، کورد بووە. الله، یعنی حکمی هەموو میسرەیاتە دەست یەک کەس کە ئەتوانێت خەلیفەش حکم کە، خەلیفەش بەڕێوە بەرێ کورد بووە.